بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت خۆشەویستان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە گەندەڵەکانی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان دەکەین لە ناویشاندا دەرمان و قسە لەسەرەوە دەکەین ئایا ئاسایشی دەرمان لە هەرێمی کوردستاندا چۆنە و بۆچی دەرمانی قاچاق لە بازاڕەکانی هەرێمدا هەیە و بۆچی حکومەت نەیتوانی کۆنتڕۆڵ بکات و کێنەوانی کە بەرپرسن لە هێنانی دەرمانی قاچاق هەروە باز لە بەڕێوەبردننی سیستەمی تەندروستیش دەکەین ئایا بودجەی پێویست بۆ کەرتی تەندروستی بۆچی خەرج ناکرێت و ئایا ئەو دەرد و نەخۆشیانە چین کە لە سیستەمی بەڕێوەبردننی تەندروستیدا هەیە لەگەڵ هێرێک لە ئەبڕێزان دکتۆر یاد حەمید پزیشکی پسپۆڕی دەرمانساز لە ستۆدیۆ هەروە دکتۆر گۆران عەبدوڵڵا دکتۆرا لە سیستەمی بەڕێوەبردننی تەندروستی نێودوڵەتی لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوون تا دەکەین کاک دکتۆر بەخێر بێن ئەگەر بەڕێز وەکو پسپۆڕێکی بواری دەرمانسازی خوێندنەوە چی بۆ ئاسایشی دەرمان لە کوردستانە ئێمە ئاسایشی دەرمانمان هەیە لە کوردستان و ئێستا باز لەوەکی کە دەرمانێکی زۆری قاچاق لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەیە. سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆم دەرفەتە بەڕاستی دوو شت زۆر گرنگە بۆ ئاسایشی هەر نەتەوەیەک هەر دەوڵەتێک هەر هەرێمێک ئەویش خۆراک و دەرمانە بەداخەوە یعنی ئەم دوانە لە هەرێمی کوردستانە کە ئەوەی کە لە واقع هەیە ئاسایشی نە دەرمان نە خۆراک نەپارێزراوە و هەردووکی گرفتی زۆری هەیە. دەتوانین بڵین لە مەترسیدان و نینە هەمان ئاسایش خۆراک و دەرمان؟ ئاسایشێک ئەتوانی بڵین هەیە بەڵام وەکو پێویست نییە. وەکو پێویست نییە باش. بەس ئەوەی کە پەیوەندی بە ئاسایشی دەرمانەوەیە چەندە نەبوونی ئاسایشی دەرمان ژیانی خەڵک دەخاتە مەترسیەوە و مەترسی گەورە لەسەر هاوڵاتیان دروست دەکات. بێگومان دەرمان لای هەمووان ڕوونە کاتێک کە مرۆڤێک نەخۆشە بێت بۆ ڕێکردنەوەی ئەو حاڵەتی هەیەی بەکارێت وەکو چارەسەرێک. بەڵام بەداخەوە ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە ڕێژێکی زۆر دەرمانی قاچاق و بێکوالیتی هەیە. کاتێک کە دەرمانیش بێ قاچاق و بێکوالیتی بوو بێگومان هەموو دقەیەک مەترسی بۆ سەر ژیانی مرۆڤەکانی ئەم هەرێمە لەبەرەوەی دەرمان خۆشی بەشە لە دەرمانەکانمان دەرمانی بیالۆجین ئەتوانرێت وەکو چەکێک بەرامبەر بە هاونیشتمانیان بەکار بێت ئەگەر وڵاتانی ئیقلیمی بێ یا هەر ناحەزێک بە هەرێمی کوردستان ئەتوان لە ڕێگەی ئەو دەرمانانەوە کۆمەڵی نەخۆشی ڤایرۆسی تەنانەت لە ناو هاونیشتمانیانە بڵاو بکەنەوە لەبەرەوە بێگومان بابەتی دەرمان بابەتێکی زۆر گرنگە و ئەبێ حکومەت خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتی بکە و گرنگێکی زۆری پێ بدات بەداخەوە کەوانیە لە هەرێمی یعنی ئێستا ئێمە کۆمپانیای بڵین کەرتی تایبەت یاخود بڵین کۆمپانیا دەرمان دێنێ یعنی دەبێت حکومەت خۆی بە فەرمی مەسەلەی دەرمان لای حکومەت بێت هێنانەکەی بێگومان ئەبێ حکومەت یا خۆی بهێنێت یا کۆمپانیاکان لەژێر ڕاستەوخۆ لەژێر سوڵتەی خۆیان بن بە نمونە کۆگاکانیان ئەبێ لەژێر چاودێری ڕاستەخۆی حکومەتا بێت بۆنمە کاتێک کە دەرمانێت هەرێمی کوردستانەوە و سەرەتا بۆنەوە لە کۆگاکان دابنرێت کۆگاکان ئەگەری حکومەتیش نەبێ ڕاستەخۆ خۆی سەرپەرشتیان کات ئەم دەرمانانە تا کاتێک پشکنینیان بۆ نەکرێت و ئەنجامەکەی دەرنەچێت ڕێگە نەدرێت کە بخرێتە بازاڕەوە بەڵام بەداخۆ لێرە لە هەرێمی کوردستانە بابەتەکە بۆ شێوە نییە زۆر جا دەرمانێتە هەرێمی کوردستانەوە لە مەخزنی کۆمپانیاکان دانرێت دوای ئەگونجێ نەتیجەکەشی مطابق نەبێت لەگەڵ تایبەتمەندیانی دەرمانەکەیەتی بەڵام دەرمانەکە لە بازاڕە ساخ کراوەتەوە و لاواچ لەو کاتەیە دەرمانەکە نەمابێت لە باش بەس ئێستا ئێمە دەرمانی قاچاق کوالێتی خراپ ساختە ئەو سێ جۆر هەمانە لە هەرێم بێگومان کاتێک کە تۆ باسی دەرمانی قاچاقەکەیت بۆ بەر چاوڕوونی بەڕێستان هەر نەخۆشە کە دەرمانی قاچاقەکرێت لە 125 چانسی ئەوەی هەیە کە دەرمانەکە بە دروستی بگاتە دەستی یعنی ئەمە زۆرترین چانسە کە بە نەخۆش لە کوردستان هەر هاوڵاتێک لە 125 چانسی ئەوەیە دەرمانێکی کوالێتی باشی تەنووسی دەست بکەوێت مەبەستم ئەو دەرمانانە ناکە بە کوالیتیەن بەڵام دەرمانێک کە بە قاچاقێت دەرمانی قاچاق دوو جۆرە باش جۆرێکیان ئەوەی لە شوێنی دروستکردنی لە ڕووی کوالیتی و گرفتی نییە بەڵام خۆتان نەزان کەوتێ قاچاق واتە بە چاودێری دەستگا ئەمنیەکان و وەزارەتی تەندروستی نایە ئەم دەرمانە هۆکاری گواستنەوەی دەرمانەکان بە شێوەیەکی نهێنیە کە لە شوێنی دروستکردنی لە ڕووی کوالیتی و گرفتی نییە بەڵام کاتێک کە دەرمانەکە گوازرێتەوە لە ڕێگای چانسی ئەوەی ئەم دەرمانە لە 150 تێک بچێت ئەمە جۆرێکیان جۆری دووەمیان لە 150 دەرمانەکان احتیمالێ لە شوێنی دروستکردنی هەر تەزویر بێت دەرمانەکە یعنی ئەو مادەیتیان نەبێت کە بەو ناوە هێنرێتە هەرێمی کوردستانەوە کەواتە لە 125 چانسی ئەوەیە دەرمانێکی قاچاق
بە دروستی بگاتە دەستی نەخۆش لە سای 75 چانسی ئەوەی هەیە یا دەرمانەکە ژەهر بێت یا هەر دەرمان نەبێت. ینی لە 25 چانسیەوە دەرمانێک کە بەڕێکاری بە قاچە هاتی بە زڕێکاری بەرەکاری تەندروست نهات بێت هەرێن بەس لێ بە کوالیتی باش دروستکای بگاتە نەخۆش. وەکوتم دەرمانی قاچاق کاڵی لە 150 چانسی هەیە لە شوێنی دروستکردنی کوالیتی باش بوو بێت لە 150 چانسی ئەوە هەیە کە هەر تەزویر بێت ژەهر بێت بەڵێ بێگومان کاتێکە گاتە هەرێمی کوردستان لە 125 تۆ چانسی ئەو هەیە نەخۆش ئەم دەرمانە بە دروستی وەرگێت. سپاس دەکەم دوای لەسەرەوەی کەوتت دەکرێت دەرمان وەکو ژەهر وەکو شتێکی بایۆلۆجی بەکاربێتێمە خزمەتت کاک دکتۆر گۆران سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێشت بەڕێستان پسپۆر لە بەڕێوەبوونی سیستەمی تەندروستی بەگشتی خوێندنەوەت بۆ سیستەمی تەندروستی لە کوردستان چیەوە پێ دوایە ینی دەبێت سیستەمی تەندروستی نەخۆش چارەسەرە خۆی سیستەمەکە نەخۆشە و پێویستی بە چارەسەرەیە؟ بەدڵنیاییەوە زۆر سپاس حکیم سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ پێیان بۆم بابەتە بورژاندنیان بابەتە گرنگەوە گرنگیتانی بەردەوامتان بە بابەتی سیستەمی تەندروستی و بەخێراتنی کات دکتۆر یاد دەکەم زۆر خۆشحاڵم پێبینم دێرەیە بەڕاستی بڵێ ینی مۆزوعی دەرمانی ئیکسپایر مۆزوعی دەرمانی کواڵەتی خراپ مۆزوعی دەرمانی قاچاق مانێکە دکتۆریات باسی کرد بەڕاستی ئەمانە هیچێکن لەو نیشانانەی کە پێمانەڵێن سیستەمی تەندروستی لە کوردستانە تا چەند نەخۆشە سیستەمی تەندروستی لە کوردستانە بۆ خۆی نەخۆشە نەکتوانێت فریادراسی خەڵک بێت و چارەسەری نەخۆشی و خەمەکانی خەڵک بکات ئەمەی کە هەیە لە کوردستانە بەڕاستی کە گوزەرەیە بەداخەوە سیستەمێکە کە بووە بە داردەستی کۆمەڵێک مافیا کۆمەڵێک جەردە کە بە ناوی خزمەتگوزاری تەندروستیەوە وەکو گورگ پەلاماری خەڵکەدەن بۆ بڕکردنی گیرفانەکانیان سیستەمی تەندروستی بەکارهێنن بۆ قازاند مۆزوعی دەرمانی قاچاق مۆزوعی دەرمانی ئیکسپایرەوانەی کە دکتۆر باسی کرد یەک نمونەیەکی بەرچاوە لەسەر مۆزوع کەس ناتوانێت نکۆڵی لەوە بکات کە سیستەمی تەندروستی لە کوردستانە لەو بابەتە شکستی هێناوە هەر بەڕێوەبەرەکان خۆیان بەڕێوەبەری گشتی سلێمانی لە ماوەیە پێش ئێستایە وەکەوەی کە چاودێرێکی لە ئێمەوان خراپتر ڕخنەی لە سیستەمەکەی خۆی ئەگەر کە خۆی بەڕێوەبەرێتی ئەڵێ دەرمانی ئیکسپایر و دەرمانی قاچاق چاوی پێ کردوین لە جەنابیانە پرسین لە وەزیری تەندروستیە پرسین ئەمانە کێ هۆکارە کێ بەرپرسە لە ئەم دۆخە ئەمەی کە وەزی تەندروستی کوردستانی تایە خەڵکی کوردستانی تایە یعنی جەنابیان باسی ئەوەکەن کە ڕێکەوتن هەیە لە نێوان پزیشکان و لە نێوان کۆمپانیەکانی دەرمان اتفاقاتی ژێربەجێر هەیە بۆ باخکردنەوەی دەرمانی ئیکسپایر و دەرمانی کواڵیتی خراپ و دەرمانی قاچاق لە جەنابیانە پرسین لە وەزیری تەندروستیە پرسین کێ بەرپرسیارە لەم وەزعە کێ بەرپرسیارە لەم کارەساتە دکتۆریات بە تەواوەتی دەستی خستە سەر برینەکە بەڕاستی ئەمەی کە لە کوردستانە دووسەرێ کاک حەکیم هەڕەشەیەکی زۆر گەورەیە لەسەر ئاسایشی نەتەوەیەک ئێمە باس تەنها باسی کیمیابارانمان نەکرێت لە ماوەی لە ساڵانی ڕابردووە باسی ئەنفالمان نەکرد باسی هێزی تیرۆریستمان نەکرد باسی دەوڵەتانی تیرۆریستمان نەکرد فاشیستمان نەکرد کە چاویان بە نەتەوەی کووردا هەڵنایە چاویان بە خەڵکی کوردستانە هەڵنایە بەڵام ئێستا ئەو دەوڵەتانە ئەو ڕێکخراوە تیرۆریستانە ئەو خەڵکە ناحەزە لە ڕێی دەرمانەوە لە ڕێی دەرمانی قاچاقەوە لە ڕێی دەرمانی ئیکسپایرەوە لە ڕێی دەرمانی کواڵیتی خراپەوە خەڵکی کورد ئەنفالەکەوە کیمیابارانەکان و لە ملاشەوە بەرپرسانی تەندروستی کوردستان نەکەوەی ڕێگری ناکەن نەکەوەی میکانزمی چاک نایەنەکایەوە بۆ ڕێگەکردن لەم دۆخە بەڵکو خۆشیان دەستیان تێکەڵ بووە لەسەر لەم بابەتە یعنی ئەوەی کە لە ناو سیستەمی تەندروستیە هەیە کۆمەڵێک مافیان وەکوتم لە باشترین حاڵەتە چاوپۆشیەکەن لە مۆزوعی هێنانی دەرمانی قاچاق و ئیکسپایر و لە خراپترین حاڵەتیشە خۆیان شەریکن یعنی زۆری ئەو کۆمپانیانەی کە دەرمانە هێننە کوردستانەوە پەیوەندیەکیان هەیە یان دوور یان نزیک لەگەڵ بەرپرسێکی سیاسی و لە ڕێی بەرپرسە سیاسیەکەشەوە لەگەڵ بەرپرسە حزبەکانی ناو سیستەمی تەندروستی لە ناو وەزارەتی تەندروستیە ئێستا پارتی و لە ناو پارتیشە گروپێکی دیاریکراو پتلەیەکی دیاریکراوی پارتی دەسەڵاتدارە بۆچی هەڵپەیانە کە وەزیری تەندروستی لەوان بێت لە ناو یەکێتیە لە ناوچەی ئەمەی پێڵێن زۆنی سەوز بەحساب بۆچی یەکێتی هەڵپەیەتی کە دەستگا تەندروستیەکان لە ژێر دەستی ئەوە بێ لە ناو تەندروستیش لە ناو یەکێتیشە بۆچی کوتلێکی دیاریکراو دایمە ئەوێ تەندروستی لە ژێر دەستی بێت چونکە بابەتێکی گەورەیە بۆ بازرگانیکردن بۆ پارە پەیداکردن
بۆ 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 ئاڵوێرکردن جا ئەمە ینی ئەمە پێویستی بە دکتۆرایەک نییە ماسەرێک نییە لە سیستەمی تەندروستیا بۆی لێدە بکەین هاوڵاتیانی کوردستان هەمویان ئاگاداری ئەم دۆخن بەداخەوە و ئەبینن لە بەرچاوی خۆیان ئەبینن دەرمان بەکارهێنرێ هیچ سوودێکی نییە بەعکسەوە دەرمانەکە بووە بەخۆی شێرپەنجە بەهۆی بڵاوبوونەوەی دەیان نەخۆشی و دەیان کێشەی تر بەکتریای وا لە کوردستانە هەیە ئێستا بە هیچ کات دکتۆر یاد پێدەڵێ هیچ دەرمانێک هیچ ئەنتیبیۆتیکێک کاریگەری بەسەر نەماوە لەبەرەوە هەموو دەرمانە ئەکسپایر و دەرمانە کواڵیتی خراپەی لەسەر تاقیەکرێتەوە بەکتریاکە هیچ بە هیچ شێوەیەک ڕسپۆنسی نامێت جا من بەڕاستی ینی وەکو وتم ئەم دۆخەی کە جەنابەت وروژاندوویەوە دەست و خۆش بێ بابەتێکی گەورەی ئاسایشی نیشتیمانیە ئاسایشی نیشتیمانی ئێمە نەتەوەی ئێمە لە بەتاواتی لەژێر هەڕەشەیە لەژێر مەترسیایە بەخۆی ئەم بابەتەوە مەترسیەکەەوە نییە کە ڕێکخراوی تیرۆریستی هەیە یان دەوڵەتی ناحەزەیە دەوڵەتی فاشیستەیە ئەمانە وازیان لەوە هێناوە ئینسانی کورد مرۆڤی کورد بە کیمیاباران و بە ئەنفال و بۆ تەقینەوە ئەم شتانە لەناوبەرن دەستیان داوەتە بەر ئەم بەزمەی دەرمان و شتی ئەکسپایر و خواردنی ئەکسپایر و شتی خراپ کەوای کردووە خەڵکی کوردستان تەندروستی بە بەردەوامی ڕۆژانە لەژێر هەڕەشەیە باشە کاکتۆرەکە بە کورتی وەڵامی و پرسیارەشمان دەیتەوە دێمەوە خزمەت سەبارەت بە دەرمان ینی دەرمان قاچاق و کوالێتی خراپ وا دەکە کە نەخۆشی دیکە بڵاو بکاتەوە کە کاتێک کە نەخۆش بەکاری بێنێت بە دڵنیایەوە کاکەکەین ئێمە بەڕاستی وەکو پسپۆری بواری سیستەمی تەندروستی و سیاسەتی تەندروستی نەودەوڵەتی ڕۆژانە گوێ لەم بابەتەگەین لەسەر ئاسی جیهانە پرسیارەکەەوە نییە ئایا کێشەیەکی گەورەی وەکو کۆرۆنا دروستە بێ یان دروست نابێت پرسیارەکە بە دڵنیاییەوە دروستە بێت پرسیارەکە ئەوەیە چی مەترسیەک چی هەڕەشەیەک ڕووەدا لە داهاتووە یەکێک لەو هەڕەشانەی کە دائیمەن لە بەکتریایە یان ڤایرۆسێکە کە بەخۆی بەکارهێنانی دەرمانی خراپەوە دەرمانی کواڵەتی خراپەوە سەبستانداردەوە دەرمانی قاچاقەوە هیچ دەرمانێکی تر کاریگەری بەسەرا نامێت ئەمە کاپیتۆر یاد زۆر بە جوانی ئەیزانێ پێڵەن multi drug resistant bacteria یان anti microbial resistant سواتە بەکتریایەکە هیچ ئەنتیبیۆتیکە کاریگەری لەسەر ناکات پێمان وایە ئەمە یەکێکە لە هەڕەشە گەورەکانی سەر مرۆڤایەتی نەک لەسەر کوردستان لەسەر مرۆڤایەتی بەڵام لە شوێنێکی وەکو کوردستانە لە ناوچەکانی دیکەی جیهانە کە بەم شێوەیە هیچ کۆنترۆلێک لەسەر بەکارهێنانی دەرمان نییە دەرمان بۆ نەک بۆ خۆشی و بۆ سەلامەتی و بۆ تەندروستی مرۆڤ بەکارهێنرێ دەرمان ئەکرێت بە ئەرەستەیەک و ئەمرازێک بۆ قازانجی دارایی و کۆمەڵێک مافیا دەستی بۆ بن بۆەوەی قازانجی دەکەن لەو لە وڵاتانەیە ئەگەری زۆر زۆرە کە جۆرە هەڕەشەیەک سەر هەڵبدات جۆرە بەکتریایەک سەر هەڵبدا کە هیچ بەکتریایە هیچ ئەنتیبیۆتیکێک کاریگەری لەسەر نەبێ هیچ دەرمانێک کاریگەری لەسەر نەبێ و ئەوەش یەکێکە لە هەڕەشە گەورەکانی سەر مرۆڤایەتی نەک تەنها لەسەر کورد بەڵکو لەسەر مرۆڤایەتی جا ئەمە وەکو جەنابەت وتت بڵێ بابەتێکی زۆر هەستیارە و بابەتێکی گرنگە بەڵام بەرپرسانی تەندروستی لە کوردستانە نە ئاگایان لەو بابەتە هەیە و ئەگەر ئاگاشیان لێ بێ پشتیان لێ کردوێتەوە و خەمی ناخۆن بەداخەوە سوپاس دەکەم دوایی سەرەوەش دەکەین کە پەیوەندی سیستەمی حکومڕانی و سیستەمی تەندروستی و ئەو کەسانش کە بەڕێوەی دەبن کاک تۆ سەبارەت بە بەرەزوت دەکرێت وەکو بایۆلۆژیش لایەنی بایۆلۆژی دەرمانی خراپ بەکاربهێنرێ چکە باز لەو دەکرێت بەڵام منم لە هەندێک وڵات دەرمانی کوالیتی خراپێ لە وڵات ڕێگەی پێ نادرێ بەکاربهێنرێ بەس دەهێنرێت هەرێ ئەم حاڵەتە هەیە مەبەست بچی بوو بن لە دەرمانە بایۆلۆژیەکانە ڕێز و سڵام هەیە بۆ کاکتۆر گۆرانیش لە دەرمانە بایۆلۆژیەکانە بەشێکیان سەرچاوەکان یعنی حەیە زیندەوەرەکانەیە لە تەنانەت ئەگونجە لە مرۆڤ وەربگیرێت دوایەوە چارەسەر بەکارێتەوە کاتێکە ئەم سەرچاوی ئەم مادەیە بەرکەوتی هەبوو بە ڤایرۆسەکانی ئایدس یاخود بە ڤایرۆسە جگەریەکان یا هەر جۆر لە ڤایرۆسەکان ئەگونجێ کاتێکە ئەم دەرمانە بۆ کەسێکی نەخۆش بەکارێت ئەگەر دەرمانەکە بەرکەوتەیە بێت ئەو نەخۆشە تووشی ئەو ڤایرۆسە بکات مەسجەکەی من یعنی ئەوە بوو ئەگونجێ لە ڕێگەی دەرمانە بایۆلۆژیەکانەوە بۆنە دەرمانی هۆرمۆنی گەشە هەیە و دەرمانی ئەوانەی کە کێشەی مەناعی بەرگری لە جسمیان هەیە جۆرە لە دەرمانمان هەیە پێوتێ ئیمینۆگلۆبولین ئەمانە ئەگونجێ لە ڕێگەی ئەو مادانەوە
و خەڵکانی ئێمە کاتێک کە نەخۆشی گرفتارێکی هەیە تووشی نەخۆشی ڤایرۆسیشی بکات کاتێک کە بە فیلتەری کوالیتی کۆنتڕۆڵ نایەت و بە قاچاغێت کاتە لەم ڕێگەوە توانێت وەکو چەکێک دژی تۆ بەکاری بێنێ. بەڵێ بەس وەکو چۆنی سەبوونمونە یاخود کێناوانەیە کە دەرمانی قاچاق دەهێنن یاخود چۆنی هاوڵاتی چۆن بزانێ ئەم دەرمانە قاچاغە کوالیتی باشە خراپە چۆن ئەمە ڕێک دەخرێت؟ خۆی بابەتی دەرمان بەڕاستی یەکەم کەس حکومەت لێ بەرپرسە و حکومەتیش وەزارەتی تەندروستی وەزارەتی تەندروستی بە هەموو بەڕێوەبەرایەتیەکانەوە هەموو بەڕێوەبەرە گشتیەکانەوە چ ناو وەزارەت چ دەروی وەزارەت و هەروەها کوالیتی کۆنتڕۆڵ هەروەها وەزارەتی ناوخۆ ئەمانە هەموو بەرپرسن لە چی لە کوالیتی دەرمان. باشە کاتێک کە دەرمان یەتە هەرێمی کوردستانەوە ئەبێ ئەمانە کۆنتڕۆلی ئەوە بکەن کە دەرمان بە سەلامەتی بگاتە دەستی نەخۆش. جیاکردنەوەی دەرمانی قاچاق لە دەرمانی کوالیتی بۆ نەخۆش زۆر گرانە لەبەر ئەوەی ئەگونجێت ئێستا یعنی هەنێ فێڵ دروست بووە بۆ نمونە تەنانەت یەکێ لە ڕێگەکان ستیکەرە ئەم ستیکەر کادرێ لە پاکەتەکان ئەمە ڕێگەیەکی باشە بەڵام چ کاتێک حکومەت خۆی ئەم ستیکەرە لە پاکەتەکە بە کاتێک کە نەتیجەی پشکنینی دەرمانەکان مطابقە بێت ئەو کاتە خۆی لەزگەکە لە پاکەتی دەرمانەکان بەد نەک لەزگەکە باتە دەستی کۆمپانیەکان کاتێک کە لەزگەی یایە دەستی کۆمپانیا ئەو کاتە کۆمپانیا خۆشی ئەتوانێ ئەم لەزگەی لە شوێنێتر دروستکات و بۆ ئەو پاکەتانش بەکاری بێنێ کە کوالیتی نییە کەواتە ئەمە یەکێکە لە هەڵەکانی حکومەت ئەبێت چارەسەری بکات بە تایبەتی دەستگای کوالیتی کۆنتڕۆڵ ئەبێت ئەو لەزگەی حکومەت خۆی لە پاکەتەکانی بات بەڵام چەندەها فێڵی تریش هەیە یعنی بەداخەوە ئەگونجێت بۆ منە یەک پاکەت دەرمانە هەیە پاکەتەکە لەزگەی پێوێ بەڵام لە ناوەوە پارچەی دەرمانەکان تەزویری تیا بکرێت کاتێک کە پاکەتەکە لە ڕووی پاکەتەوە سەیرەکانە خۆش کوالیتیەکەی مەزبوطە لەزگەکەی پێوێ و سەیرەکە کێشەی نییە بەڵام پێویستە حکومەت بەردەوام لیژنەی هەبێت و بە دوواداچوون کات و سزاشە بێت سزاکان ئەوێ قورس بێت کاتێک کە ئەوان چاوپۆشیەکەن لەمە بێگومان بەردەوام بابەتی قاچاق زیاکە لەبەرچی کێن ئەوانەی ئیشی قاچاقکەن لە ساڵانی پێشووتراوی کە ئەمان بیست زیاتر کەسانێ بوون کە لە سلکی تەندروستیان نەبوون بەڵام بەداخەوە ئێستا چونکە مەسلحەتی مادێکەوەیە لە سلکی تەندروستیش لە هەموو لایەنە جیاوازەکان هەموو بڕوانامە جیاوازەکان بەداخەوە خەڵکانی تایە کە ئیشی دەرمانی قاچاق بکات لەبەر چیش هۆکاری سەرەکی مەسلحەتە مادیەکەیە بەڵام کاتێک کە لەوەچ بیان دوێنیت ئەو مبەڕیر بێنێتەوە بۆی کە ئەو خزمەتی هاوڵاتیان شەکەکەم دەرمانەیەنێت بەڵام کاتێک ئەوانەی کە لە سلکی تەندروستیان ئەو ڕاستی ئەزانەی کاتێک کە دەرمانی قاچاقیەتە هەرێمی کوردستانەوە ئەم دەرمانە یعنی لە سایەکو پێشتر باسم لە سایە 25 چانسیە بە دروستی بگاتە دەستی نەخۆش کەواتە لە پێشترە تەنها کەسانێک ئیشی دەرمانی قاچاقیانە کرد کە لە سلکی تەندروستیان نەبوون بەڵام بەداخەوە ئێستا ئەوانەی کە لە سلکی تەندروستیشان یعنی لە هەموو توێژەکان باش بەس ئەم چاودێری دەبێ حکومەت بۆ ئەوەندە لاوازێ بازدەوە کرایەوە بۆ شانازی ساڵی ڕابردوو 150 تەن دەرمانی قاچاق و ماوە بەسەرچوو دەستی بەستە داگیرەوە ئەی چەند دەبێ هاوڵات دەرخواردی هاوڵاتیم لە خۆش درابێ لە هەرێمی کوردستان ئەگەر ئەو حەجمە خۆیان توانی بیان 150 تەن یەکێ لە گرفتەکان یعنی ئەوەی کە حکومەت بۆ دەرمان نابێ بازاری ئازاد هەبێت یعنی بۆ خۆراک شتێ نییە بەڵێ تۆ بازار ئازادە و خۆی هەر شەریکێک چی دەرمانەگەێنێت بەسمە هەنێ مەرجم بۆ داناوە بهێنێت و تەواو لەبەرەوە بێ حکومەت یەکەم چی بکات بۆی دەرمانی قاچاق چ کاتێک دروستە بێت کاتێک کە دەرمانی کوالیتی لە بازاڕ نییە ئەمە یەکێک لە هۆکارەکانە بۆ نەخۆشێکت هەیە ئەتەیە چارەسەرێکی بە جۆرێک دەرمان ئەو دەرمانە لە بازاڕ نییە بە دیرەکەی چییە قاچاقە بۆێنن ئەمە یەکێ لە هۆکارەکان هۆکاری دووەم چییە جیاوازی نرخی دەرمان بۆ ئەو دەرمانەی کە بێ کوالیتیە وەکو وتمان نرخی هەرزانترە لە چاو ئەوەی کە کوالیتی هەیە کەواتەوەی کە بەبێ کوالیتیت سەبەبێکی تر چییە نرخەکەیە کەواتە حکومەت ئەبێت چی بکات ڕێگری لەوە بکات کە بۆ دەرمانێک دە شەریکە دە کۆمپانیا نەفسی دەرمان بێن وە دەرمانێکی پاراسۆڵ دەرمانێکی ئۆمپرازۆڵ دە شەریکە جیاواز نەفسی دەرمان بێنێت ئەو پڕی ئەبێت سێ شەریکە بتوانێت ئەم دەرمانە بێنێ شەریکەکان شەریکی دایکە مەزەر کۆمپانی پێوتری کاتێک ئەم دەرمانی دۆزیوەتەوە ئەمە باشترین شتە ئەگەر ڕێگەی پێ بدرێت ئەم شەریکە وەکیلی هەبێت و دەرمانەکە بەڕسمی بێنێت شەریکی دووەم پێوترێت شەریکی جێنەریک شەریکی جێنەریک چییە ئەو دەرمانانەی زۆرترینیان بۆ 10 ساڵە کە شەریکی دایک دۆزیوێتی و ڕوخسەدایە بە شەریکی تر لەژێر چاودێری خۆیان دەرمانەکە دروستکە بە سعرێکی هەرزانتر ئەمە پێڵەن جێنەریک
حق حکومت ڕێگە بەم دوانە بە و سێمیش ئێمە دوو کۆمپانیای دەرمانمان هەیە لە ناوخۆ پێویستە دەرمانی سێم لەم دوو کۆمپانیایە دەرمانی سێم کە لە بازاڕا بێت دەرمانی ئەم دوو کۆمپانیایە بێت نەک ئەوەی کە تۆ بچیتە بازار دە جۆری جیاواز لێک دەرمانە هەبێت ئەو کاتە کۆنتترۆلی زۆر قورسە بەڵام کە تۆ شەریکەکانەکەم کردەوە وە سێ شەریکە ئەو کاتە ئەتوانیت هەم ئەو دەرمانانەی کێت یەکێ لە گرفتەرەکانش کە چییە بۆ نە کوالیتی کۆنتترۆل هەیە بەڵام توانای پشکنینی ئەو هەموو دەرمانەی نییە یعنی هەم لایانی ستاف هەم بینا هەم ئەجیزە ئەم گرفتەی هەیە پەرلەمانتاری قسەی بۆ پێیان کردبوو دەڵێ هەر پشکنینیش نییە وەکو پێویست ئەنی پارەی پشکنینەکە وەردەگرن بەڵام پشکنین ناکەن ئەوە لێ دوانی پەرلەمانتاری بێگومان کاتێک کە تۆ دەرمان ئەڵێ پشکنین بۆکرێت کەواتە مەواد بەکارهێنیت جیاز بەکارهێنیت ستافێکی هەیە هیلاگە بێ بۆ کەواتە هیچ منطقی نییە کە دەرمانێک پشکنینی بۆ بکرێ و دەرمانێک تەنها لەسەر کتاب بەڕێ بکرێت هەمان پارە لە کۆمپانیەکان وەربگیرێت دواتر هەر چەنە ئەوان پارە زیاتر لە کۆمپانیەکەەوە بگرن بە دڵنیایی کۆمپانیەکە خاتە سەر دەرمانەکە و لە نەخۆشی وەرەگرێتەوە کەواتە چەندێ گومرکی سەر دەرمان پێداویستی پزیشکی پێداویستی تاقیگەی ئەمانە زیا بکرێت کۆمپانیاکە گرفتی نییە زیایی ئەکا بەڵام دوایی نەخۆش باجەکەیە سپاس دەکەم کاک دکتۆر گۆران سەبارەت بە پەیوەندی سیستەمی حکومڕانی و تەندروستی بڵێن پەیوەندێکی ڕاستە خۆیان بەیەکەوە هەیە و سەبارەت بەوانش کە ئێستا بۆ نمونە وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتە گشتیەکان بەڕێوە دەبن هەڵسەنگاندن بۆیان چییە؟ سپاس بۆ پرسیارە بەڵێ بەتاکید سیستەمی تەندروستی و تەندروستی بە شێوەیەکی گشتی چالاکیەکی سیاسیە بەڕاستی ئێمە ناتوانین سیاست لە تەندروستی جیا بکەینەوە هۆکاری نەخۆشی بەشێکی زۆری هۆکارێکی سیاسیە ئەگەر سەقامگیری سیاسی ئەگەر یەکسانی ئابووری ئەگەر با بڵێن هەلی کاری باش هەبێت ئازادی ڕادەربڕین هەبێت خەڵک جەوێکی باشی هەبێت کێشەی نەبێت بەڵێ خەڵک تەندروستی باشتر دەبێت جا پەیوەندیەکی توندوتۆڵ هەیە لە نێوان سیاست و تەندروستیە بە دڵنیاییەوە پەیوەندیش هەیە لە نێوان سیستەمی سیاسی وڵاتەکەتا لەگەڵ سیستەمی تەندروستیەکەیە ئەوەی کە لە کوردستانە وەکووتم جەنابەت باشتر لە من نەیزانی ینی سیستەمی تەندروستی سیستەمی سیاسی لە کوردستانە سیستەمێکی بنەماڵەییە کۆم دوو خێزانی سیاسی بەڕێوە بن و ئەمانەش کۆمەڵی کۆمپانیایان خستۆتە کار بۆ بەرژەوەندەکانی خۆیان ئەمە بەشێوەیەکی زۆر سادە هەڵسەنگاندنی دۆخی سیاسیە لە کوردستانە و سیستەمە تەندروستیەکەش ڕەنگدانەوەی ئەو سیستەمە سیاسیە هەرێمەکەیە ینی لە ناوچەی دەسەڵاتی پارتیە بە هەمان شێوە کۆمەڵی کادری حزبی من ئەتوانین بە ناو نایان بێنین وەزیری تەندروستی لە حاڵی حازرا کادرێکی پارتیە ئەوەندەی کەسێکی حزبیە ئەوەندەی کەسێکی سیاسیە ئەوەندەی ئیش بۆ پارتی دموکراتی کوردستانەکە و کاتێکە هەرتە لەبەش بوو ئەوەندەی ئیشی بۆ یەکێتی قوتابیانی کوردستانە کرد ئەوە ئیشی بۆ کۆلێژی پزیشکی و سیستەمی تەندروستی و وەزارەتی تەندروستی ئەمانە ناکرد ینی وەزیری تەندروستی من ئەتوانم بە ناو پێت بڵم خەریکی ئاسانکاریە بۆ کادرە باڵەکانی ناو پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی کوتلەی مەسرور بارزانی و لە ناوەیشانە کۆمەڵێک کۆمپانیا و بزنس کە خەریکی بازرگانی لە ناو سیستەمی تەندروستیە یعنی ئێمە بە تەنها قسە لەسەر لانی ئەولا نەکەین لانی ئەم لاش یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە هەمان شێوە کۆمەڵە کۆمپانیا هەیە کۆمەڵە کۆمپانیای بازرگانیان هەیە کۆمپانیای دەرمان کۆمپانیای ئەجهزەی پزیشکی نەخۆشخانەی تایبەت و ئەمانە ئەو بەرپرسە تەندروستیانەی کە لە ناو سیستەمی تەندروستیان بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە بەڕێوەبەری گشتی تەندروستی راپەڕی نەژۆنەکانی تر ئەمانە ئیشان ئەوە نییە کە بەرگری لە تەندروستی خەڵکن خەمی سەرچیان ئەوە نییە کە تەندروستی خەڵک بپارێزن شەو خەیان لە ناکەوێت لەبەر ئەوەی کە خەڵک دەرمانی نییە نەخۆشخانەی هیوا بێ دەرمانە کارمەندەکانی هیوا بێ دەرمانن ڕێژەی شەرپەنجە لە کوردستانە زیادی کردومانە هیچ خەمی ئەوان نییە خەمی ئەوانەوەیە کە کۆمەڵێک کۆمپانیا هەیە ئەم کۆمپانیانە پەیوەندیان یان سەر بە کۆمەڵی کادری حزبین و لە ناو کادری حزبەکانیشا کۆمەڵێک خێزان و بنەماڵی سیاسی خەمی ئەوەیانە کە ئاسانکاری بۆ ئەم کۆمپانیانە بکەن ئیتر ئەم کۆمپانیانە تا چەند کارەکانیان بزانستی ئەەکەن تا چەند کارەکانیان لە خزمەتی خەڵکایە ئەوە گرنگ نەماوە نەبووە شتێکی گرنگ نییە و بەڵگەشمان لەوە لەسەر ئەوە دەیان کارەساتێکە لە کوردستانە ڕوویداوە خو هەر چەند ساڵە پێش بوو 30 هاوڵاتی لە هەولێرە لە شاری هەولێر بەهۆی دەرمانی قاچاغەوە چاوی کوێر
يعني ئەمە هەرچی وڵاتێک بواە ئەمە دایان خەڵکی لێ ئەجرا دادگا دایان خەڵکی لەسەر ئەعدامە کرا بەڕاستی ئەگەر وڵاتێکی تیا وایە یاسا سەروەر بێت و ئەم شتانە بە جددی وەربگیرە و ئێمە ئازانین بە بەڵگەشت لامانە بە دۆکیمنت لەلامانە کە چی کۆمپانیایەک ئەمێ کردووە سەر بەچی کادرێکی حزبیە سەر بەچی سەرکردەیەکی سیاسی بووە و چۆن ئەمەیان کردووە و چۆن بە هاوکاری تورکیا ئەم کۆمپانیایە ئەم دەرمانەی ئەڤاستینی هێنایە کوردستانەوە و کردە چاوی ئەو خەڵکە و چایانی کوێر کرد لە سەرباری ئەوەی کە ئەم تاوانە ئەکرێ بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەو کۆمپانیایانە نەک داناخرێن نەک سزانات بێن بەڵکو ڕێگە ئاسانکاری زیاتریشیان بۆ ئەکرێت و دەستخۆشییان لێ ئەکرێت و مەجاریان پێ درێ خەستەخانەی تایبەتیش بکەنەوە یعنی هەمان ئەو بەرپرسە سیاسی کە بەرپرس بووە لەو کۆمپانیایە و قازانجی کردووە لە کارەساتی ئەڤاستین مەجای لێ ئەجێتێ نەخۆشخانەی تایبەت لە شاری هەولێرا بکاتەوە و لەسەر نەخۆشکەوتنی خەڵک قازانج بکات و بەرچی بیانوێتش ئەم خەستەخانە تایبەتی کە باسیەکەم لەسەر ئەرزی گشتی بە بودجەی گشتی و بە ناوی چارەسەرکردنی خێزانی ئەنفال و کیمیاباران و ئەوانەوە دروستەکرێت بەڵام لە پڕ ئەکرێ بە خەستەخانەیەکی تایبەت سەر بە بنەماڵەیەکی سیاسی بۆ بنەماڵە سیاسیە قازانجی لێەکە و کە تێبینی ئەوەش بکەی کاکە یعنی ئەم بازرگانانە بۆیە نایەنە مافیا کە بەڕاستی تۆڕێکن لە ناو سیستەمی تەندروستیە ئەمانە هیچ کێشەیەکیان نەماوە لەوەی کە سراعێکی سیاسی ئایدۆلۆجی لە بینیانە بێت کۆمەڵێک بەرژەوەندی بازرگانی هەیە ڕێکیانە خاوە هیچیانی خستووە و هیچ کێشەیەکیان نەماوانی تر مەوزوع سیاسیەکان و شەڕە سیاسی و ئەعلامی ئەمانە بۆ خەڵکی ئاساییە بەڵام لە بینی خۆیان ئەمان زۆر تەبان یەک نمونەت بۆ هێنمەوە لەسەر مەوزوعی ئەڤاستین دوای ئەوەی کە ئەڤاستین ڕوویدا ئەمان بە حسابی خۆیان کێشەی دەرمان چارەسەرکردن لە کوردستانە چۆن چارەسەریان کرد هاتن عقدیان کرد لەگەڵ کۆمپانیایەکە بە ناو کۆمپانیایەکی بریتانی کە ناوی FDAS ئەم کۆمپانیایە بێت لە کوردستانە سامپڵی دەرمان وەربگرێ و بە حساب لە بریتانیا بەحسی بکە بۆی دڵنیا بێکە ئەم دەرمانە کواڵیتێکی باشیان باشتێ ملیۆنەها دۆلاریان لەم کۆمپانیایە خەرج کرد تا بەم کۆمپانیایە کە ئێمە بەڵگەمان لەلایە کە هەم دیسان پەیوەندی بە کەسایەتیەکی سیاسی بە حزبێکی سیاسی دیاریکراوە هەیە باشە و دوای ئەمە یعنی مە کەمپینمانە کەمپینی چاو کاتی خۆی کە بەهۆی ئاڤاستینەوە چون بەدادا چونمان کرد بۆ ئەم بابەتە لە بریتانیایە بۆمان دەرکەوت ئەم کۆمپانیایە تەنها یەک ئۆفیسی هەیە ژوورێکی بچووکە لە نۆتینگهام لە شاری نۆتینگهام لە بریتانیا و تەنها 3 پاوەندی هەیە لەسەر حسابە بانکەکەی ئەمان چون ملیۆنەها دۆلاریان دا بەم کۆمپانیایە بە حساب چی سامپڵی دەرمان وەربگرێ و بینێرێ بۆ بریتانیا و چارەسەری بکات جا من ئەم نمونەیەت بۆ هێنم ئەمانە ئەم مافیایە ئەم تۆڕە مافیایە کە لە ژێر پەردەی و لە ژێر بەرگری و لە ژێر سایەی کۆمەڵێک سیاسی گەندەڵ و کۆمەڵێک حزبی کۆمپانیا ئاسا هاتوون نەخۆشکەوتنی خەڵکی کوردستانیان کردووەتە بابەتێک بۆ قازانجی دارایی خۆیان یعنی مۆزوعی دەرمانی قاچاغێمە بەڕاستی ناوێرین یعنی وامان لێ هاتووە ناوێرین باسی کێشەکان بکەین کە باسی کێشەیەکەکەی یەکسەر ئەمانە و خۆیان و کۆمپانیەکانیان دێن چارەسەرێکی بۆ دۆزنەوە بە حساب بە ناوی چارەسەرەوە دێن ئەوەی تر قازانجی لێەکە یعنی هەر کێشەیەک مەسەلەن بۆ نمونە ئێستا هەڵێن لە کوردستانە بیمەی تەندروستی نیە باشە ئەمان هاتوون ئێستا نیقاشە ئێستا حاڵی حاصل لە ناو وەزارەتی تەندروستیە کۆبوونەوە هەیە لەسەر بیمەی تەندروستی دێن کۆمەڵێک کۆمپانیات بۆ دروستەکەن ئەم کۆمپانیانە بە ناوی بیمەی تەندروستیەوە دیسان پارە لە هاوڵاتیان لە فەرمانبەران ئەو فەرمانبەرانەی کە موچەکەیان بە جوانی نادرێتێ باشە ڕوبع موچە و نیوە موچیان نەدرێتێ بڕێک پارەیان لێ دەزرێ بە ناوی بیمە و ئەمانەوە ئەیکەنە سندوقێکەوە دوای سندوقەکەش تاڵانێک یعنی ئەمان بینی لە مەوزوعی شێرپەنجەیە سندوقی شێرپەنجەیان دروست کرد بە حساب بە خێر و سەدەقە و ئەوانەی خەڵک و بە زەکات ومانە خەڵک خۆی پارێکەوە کردەوە بۆ هاوکاریکردنی نەخۆشی شێرپەنجە لەو لاوە بینی پارێکیان نییە کاکە چیتان لێ کرد وڵا بەهین هەمانە بە سەنەد هەیە بەڵام بە کاش نییە شتی ئاوات بیاڵن جا ئەم یعنی دەسەڵاتی تەندروستی ڕەنگدانەوەی دەسەڵاتی سیاسیە لە ناو هەرێمی کوردستانە بە تایبەتی
کابینین هەرچی بەرپرسی تەندروستی هەیە لە وەزیری تەندروستیەوە بگرە هەتاکو بەڕێوەبەرە گشتەکان هەتا بەڕێوەبەری خەستەخانەیەک ئەمانە حزب دایانێنە و لەناو حزبیشا کۆمەڵە کوتلەی دیاریکراو دایانێەوە لەناو کوتەکانیشە کۆمەڵێک سیاسی دایانەیە کە خەریکە چۆنەڵی پسپۆری وەرەگرن لە بازرگانیەکان هەیانە تایبەتە بە دەرمانی قاچاقەوە هەیانە تایبەتە بە کەرەستی پزیشکیەوە هەیان تایبەتمەندی وەرگرتووە لە مۆزوعی خستەخانەی ئالیە هەیە تایبەتمەندی وەرگرتووە لە مۆزوعی بەحس و پشکنین و ئەم شتانەیە جا بەڵێ سیستەمی سیاسی کوردستان بە تەواوەتی ڕەگدانەوەی داوەتەوە لەناو کەرتی تەندروستیە بەداخەوە. سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. تیپی ئەولایە و ئەم لا جیپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جبسینینی کامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆریات سەبارەت بە دەرمانی قاچاق نمونە هەیە لە کوردستان نمونەی دەرمانی قاچاقی خود زیانی زۆری هەبوو بێت هەیە لە هەرێمی کوردستان. بێگومان دەرمانی قاچاق وەکو وتمان زۆرە لە ئێستا لە هەرێمی کوردستان و من تەنانەت خۆم لە سەرتەرێکی شێرپەنجەیی داوامەکەم کە حکومیە کاتێکە دەرمانەکە نەماوە نەخۆش چەند جۆرێکی جیاواز دەرمان کە خۆی چوە لە دەرەوە کڕیوەتی ئێمە وەکو سەیدەلانەکان وەکو ستافێک کە دەرمانەکە ئەگرێتەوە ئامادەیەکا بۆ نەخۆشەکە بە چای خۆمان نمونەی کوالیتی خراپی دەرمانی قاچاقمان بینیەوە بۆ نمونە دەرمانەکە بێ ڕۆم بێت نیشتوو دروست بووە بۆنە دەرمانەکە بێت بۆنە 14 میلیلیتری تیا بێت کاتێکە قیاسیان کردووە کارمەندەکان سێرەکەن 11 میلیلیتر یعنی هەر لە قەبارەکەی ڕێژەکەی کەمتر بوو ینی کەواتە ئەمە ئەگەر ئەو دەرمانە شتیابێ ئەو بڕێ هەرتیانە و دەرمان هەر بەکار هاتووە بۆ نەخۆش لە کاتێکە پشکنی نەکرێ بە پشکنی نەتیجەکەی ئەزانی کەم دەرمانە ئیشەکەیان نا دەرمانەکە یعنی نەک ئیشی نەکردووە نەتیجەکەی خراپ کردووە ینی هەنێ خانە هەیە بۆ نمونە ئەوانەی کەچانی مۆخی ئەسکیان بکرێت لە جیاتی خانەکان بەرز کاتەوە خانەکە نەزم بێتەوە کاتە هەر مادەی هەرتیانە بۆ دەرمانەکە کاتە ئەمە چەند نمونەیەکە کە یعنی ئێمە بەچای خۆمان بینیمانە لەبەرەوە بازاری هەرێمی کوردستان پڕێتی لەو جۆرە دەرمانە باشە بەس حکومەت ناتوانێت گەر بێت کۆنتترۆڵی بکات نی بەم شێوە بەربڵاو مادەم دەرمانی قاچاق و تا ساختە و بڵێن کوالەتی خراپ ناتوانرێت کۆنتترۆل بکرێ بە دڵنیاییەوە ئەگەر سەرنج بین حکومەت لە زۆری مەجالەکانە ئەتوانین بڵین فەشەری هێناوە یعنی ئەوەی لەم وڵاتە کێبڕکەی حیزبی هەیە ئەوەی کێبڕکەی دەستکەوتنی سەروەتی زیاتر هەیە لەلایەن سیاسەکان و لەلایەن دەسەڵاتدارەکانەوە
بەداخەوە ئەم نیەتە نییە کە کێبڕکە لەسەر خزمەتی خەڵک خۆ میلەتە ئەگەر ئەوان دڵسۆز بن و خزمەتی میلەت بکەن ئەوان میلەت کێشەیەکی هەر کەسێ بەرپرس بێ لە وڵاتە بەڵام بەداخەوە ئەو نیەتە نییە گرنا بەدڵنیایی چۆن ناتوانێت کۆنتترۆل بکرێ خۆ هەرێمی کوردستان ئەوەنە گەورە نییە ئەمە چەند شارمان هەیە بەدڵنیایی ئەوان ئەگەر نیشمان زۆرە لە ڕووی هێزی ئەمنی و ینی بۆن لەلایانی ئەمنی و بۆم هەرێمە پارێزراوە یعنی لە کردەوەی تیرۆریستی و ئەلحەمدولیلا لەو لایەنەوە پارێزراوە لەو یعنی دەرمان شتێنی بشاردرێتەوە یعنی کەیت ڕاستە لاچ کاتی هێنانەکەی بۆ شارەکان بە شاراوی بێ بەڵام دواتر باشکرا دانرێت لە سەیدەلەکان باشکرا بە نەخۆشە فرۆشتێت لەبەرەوە مشتێک نییە کە بڵێ حکومت ناتوانێت حکومت ئەگەرگەری لە سەید دەرمانخانەکانەوەی کە فەرمیشن هە دەرمانەکان هەیە بەڵێ بەدڵنیایی ینی خۆ ئەو دەرمانە قاچاقانە لەکوێ کرد ئەی شێوازی هەڵگرتنی ئێستا گواستنەوەی هەڵگرتنی کارەبای 24 ساعت هەیە هەموو تەسیر و لەسەر کوالیتی دەرمانە هەیە پرسیارەکە و زۆر جوانە بەداخەوە یعنی یەک کارەبا لە وڵاتی ئێمە یعنی وەکو هینی لێ هاتووە وەکو یاری لێ هاتووە یعنی بە 2 ساعت ئەبینی لە شەو ڕۆژەکە بە 4 ساعت ئەمە لە ئێستا لاچ لەم مۆسمی ساردیە گرفتی نەبێ بەس 2 مانگی تر کە جەو گەرمە بێت بێگومان دەرمانخانەکان بە زۆرینەیان کارەبای ڕیسی بەردەوامیان نییە کە یەکێک لە حاڵەتە گرنگەکان بۆ دەرمان ئەگەر کوالیتیشی باش بێ هەڵگرتنی دەرمانەکەی بۆ نمونە ئەگەر دەرمان 10 پلەی گەرمی لە ئەڵێ لە خوا 25 هەڵبگیرێت ئەگەر لە 35 هەڵبگیرێت ئەکسپایرەکەی گەر 2 ساڵ بێت ئەو خێرا بێتە بێ 1 ساڵ یعنی کاتی مادەکە 2 ئەوەنە زووتر ئەکسپایرە بێت لەبەرەوە بەداخەوە ئەو پرسیارە و زۆر جوانە لە وڵاتی ئێمەیە دەرمانخانەکان 2 مانگی ترکاگەی تەهامین ئەتوانین بڵێن لە 180 زیاتریشان لاوەچەنە دەرمانخانەی کەم هەبێت بە مۆلیدە و شت ئیدارەی بات کاربای 24 ساعتی بۆ دابین کرد بێت هەمووی پلەی گەرمی ڕخستنی پلەی گەرمی دەوێت دکتۆریا خۆتە دڵنیایی هەر هەمووی ئەهەوێت بەڵام هەندێکیان پلەی گەرمی تایبەتی شێوێت هەموو دەرمانەکان ئەگەر 2 گروپن ئەتوانین بڵێن گروپێکیان گروپە زۆرەکە لە خوار 25 یعنی لە 25 تا 15 بۆ 10 پلەی گەرمی پلەی سیلیزی ئەبێ لەو پلەیە هەڵبگیرێت بەڵام بەشێکی دەرمانمان هەیە لە هۆرمۆنەکان لە دەرمانە بایۆلۆژیەکان لە دەرمانی شەکرە ئەمانە بێ لەکوێ هەڵبگیرن بەمەستم ئیندەرزین سۆلینە بەشی خواروی سەلاجەکە پلەی گەرمی 2 بۆ 8 کاتێککە تۆ کارەبا نابێت ئەوەی 25ەکە چێتە 50 ئەوەی دووەکەش بۆ خۆی ئۆتۆماتیکە چێتە 25 کەواتە لە هەردوو حاڵتەکە هەموو دەرمانەکان چانسی شێوازی گواستنەوە بۆ نمونە شێوازی گواستنەوەی دەرمان بۆ ناو هەرێم لە دەرەوە اینجا لە ناو هەرێم و بۆ ناو سنتەری شارەکان و شارۆچکەکان ئەوەش خاڵێکی زۆر گرنگە ئەوەی کە بزانم دەرمانی ئەوەی کە بە ڕسمیێت وەسیلەی گواستنەوەکەی گونجاوە یعنی بە بەڕاتێت بەڵام گرفتمان لە دەرمانە قاچاقکێ لەبەرەوەی کە قاچاق بە بەڕات ناهێنێت لە شوێنێکی شاراوە لا شوێنێکی سارە بێت ژێری سارە بێت دوای سارە بێت لە شوێنێکدانرێک کە پلەی گەرمی گونجاو نییە کەواتە هۆکاری هەڵگرتنی دەرمان و گواستنەوەی دەرمان یەکێکە لە هۆکارەکانی کە دەرمان سەلامەت بمێنێتەوە کاتێک ئەم هۆکارانە بەردەست نەبوون یعنی ئەم هەلومەرجە کە بۆی دانراوە لەو هەلومەرجەیە جێبەجێ نەکرا بەسەریا بێگومان دەرمانەکە وەگەر لە ڕووی کوالیتیشەوە لە بنەڕدا باش بێت دەرمانەکە و ئەکسپایرە بێت بەڵ ئەی سەبارەت بە نرخەکەی نرخی دەرمان گرانە بەراورد لە کوردستان بێگومان نرخی گران یاخود یەک نرخ نەبێت لە شوێنێک بۆ شوێنێک دەرمان وەکو وتمان یەکەم شت یەک نرخ نییە وەکو وتمان کە کاتێکە دەرمانی قاچاقە بێت و نەفسی پاکەت کوالیتیەکەش ئەبێت و قاچاقەکەش هەیە قاچاقەکە نرخی ێرزانترە کەواتە ئەمە 2 نرخی دروست دەکات ئەمە یەک دووەمیش وەکو وتم بازاری ئازادە حکومەت ئەبێ خۆی سەرپەرشتی کۆمپانیا بزانێت کۆمپانیەکەم دەرمانە لە شەریکە حکومەت خۆی بازی زۆری لەسەر کۆمپرسومات و بازی لەسەر کۆمپانیا هەیە دەبێ وابێ بۆ دەرمان بێگومان وەکو وتمان لە پێشتی شار چەندێ نرخی گومرگ و باز زیاکە لەسەر دەرمان لەسەر نەخۆشی زیاکە لەسەر کۆمپانی زیای ناکات دەدڵنیای و کۆمپانیای کات و سەر نەخۆش و سەبارەت بە نرخ بێگومان حکومەت خۆی توانێت کۆنتترۆلکە بەڵام چۆن ئەم کۆمپانیا کاتێککە دەرمانەکە خۆی لەگەڵ شەریکەیەک عقدی هەیە دەرمانەکە هێنێت ئەبێ خۆی ئەو سعرە بزانێ حکومەت لەسەر ئەو ئەساسە بۆ نوێ شەریکەت بتوانێت چەندی ڕۆبح بخاتە سەر کۆگاکانی دەرمان چەند بتوانن دەرمانخانەکان چەند ئەو کاتە سعری ئەبێ بە یەک سعر و هەروە بابەتی بۆنەس کە شەریکەکان ئەمە فێڵەکە ئیکەن چیەوە بابەتە بۆ نمونە بە کوردی دەرمانخانێک دەرمان زۆر سەرفەکات 1000 پاکە لە دەرمانێ داواکات
ئەو دوو سەپاکەت بۆ نەسی ئااتێ ئەمە چیە کات سعرەکەی پێدا بەزێن بەڵام دەرمانخانێتری کە دەرمانەکە کەمتر سەرفەکە سەپاکە سەرفەکە بۆ لە مانگێک بۆ نەسی ناتێ ئەو کاتە نەخۆشەکەچێتە ئەم دەرماخانە وازان ئەم دەرماخانە گرانجانە و قۆڵی بڕیوە بەڵام لە بنەڕەتانە فێڵەکە شەریکە کردوێتی بەڵام نەخۆش و تەنانەت سەیدەلانی و دەرماخانەکەش باجەکەیان وازان ئەو جیازی نرخ ئەوان دروستێکم بەڵام جیازی نرخەکە لە بنەڕەتە کۆمپانیای دەرمانەکە دروستێک سپاس دەکەم کاک دکتۆر گۆران سەبارەت بە بودجە ینی بودجەی تەندروستی ئەرچەند تا ئێستا داتایەکی نییە بڵین بودجەی چەند دابین دەکرێت لە کوردستانە بەس پێشبینی خۆ چەندە بۆ ئەوەی کە دابین دەکرێت بۆ لایەنی تەندروستی وەستاندارە جیانەکە دەبێت لە بودجەی گشتی بۆ نمونە چەند بێ وە سەبارەت بە ژێرخانی تەندروستی ئێمە لە ڕووی حکومیەوە بۆچی لە پاشەکشێدایە لە ڕووی بینا بێ دەرمان بێت توانای مرۆیی بێت پێداویستی پزیشکی بێت بەڵێ بەداخەوە جەنابەت فەرمووت ینی مۆزۆی بودجە مۆزۆی پارە لە کوردستانە بە شێوەیەکی گشتی ناشەفافە و ئێمە بەداخەوە داتای و ژمارەی تەواومان لەبەردەستان نییە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندێک بۆ تەندروستی دەرخانەکە وەڵام بەپێی مەزانەکانی ئێمەمانان کەمتر لە 5% بودجەی حکوومەت بۆ تەندروستی دەرخانەکرێت لە کاتێکە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێکخراوەکانی دیکەی سیستمی تەندروستی لە جیهانە داوای ئەوەکەن کە لە نێوان لە 15% بودجەی حکوومەت بۆ تەندروستی دەرخان بکەواتە نابێت لە 10% کەمتر بێت بەڵام لە هەرێمی کوردستانە لە 5 کەمترە وامە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی ویچێتی بە دیاریکراوی لە چەند ساڵی ڕابردووە ئەمە بیرمان نەچێت ئێستا لە حاڵی حەزیرا پارتی دەسەڵاتی وەزارەتی تەندروستی لە دەسایە بەڵام پێشەوە 2 ساڵێک یەکێتی دەژێر دەسیار بوو هەرچەنە یەکێتی با بڵێن قوانیەوە لێ تا کە حزبێکی سۆسیال دیموکراتە و گرنگی بە خزمەتگوزاری کۆمەڵایەتەکانەدا بەڵام لەژێر دەسەڵاتی یەکێتی پارتیە وەزارەتی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستیەکان دابینە قاقا دەستیان بەسەر گیرا بووە بودجەیەکی باش بۆیان تەرخان ناکرا وەنەک ئەوەش بە بیانووی کەمی بودجە یان بە بیانووی قەیرانی دارایی یان شەڕی داعش یان دابەزینی سعری نەوت نەک تەنها بودجەیەکی باشیان تەرخان نەکرد بەڵام وەکو دکتۆر یاد باسی کرد ئەرکەکەیان خستەوە سەر هاوڵاتیان یعنی لەسەر لە هەرێمی کوردستانە لەژێر دەسەڵاتی حزبێکی بە ناو سۆسیال دیموکراتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سیستەمی نیمچە تایبەتیان هێنایەکایەوە بە حساب سیستەمی نیمچە تایبەت ئەوە بوو کە خزمەتگوزاری لە کەرتی گشتیە لە خستەخانە گشتەکانە بە پارەی بازار بە پارەی کەرتی تایبەت ئەدرێ بە هاوڵاتیان وامە بە تایبەتکردنیشی زۆر ڕاستەوخۆ و گەورە و تاوانیشە با بڵێن تاوانیشی گەورەیە دژ بە هاوڵاتانی هەرێمی کوردستان جا بودجە بۆچی زیاد ناکرێت بۆچی با بڵێن سەرچاوەی دارایی و سەرچاوەی مادی و سەرچاوەی مرۆیی باش بۆ خزمەتگوزار بۆ کەرتی گشتی تەندروستی دەرخان ناکرێت بۆچی دەرمان بۆچی کەرەستەی پزیشکی بۆچی بینا دروست ناکرێت بۆ ئەم کەرتە لە کەرتی گشتیە باسەکەی هۆکارەکەی ئەوەیە کە بەڕاستی ئەم بۆکوتم ئەم حکوومەتە وەزارەتی تەندروستی دەستی بەسەر ژیراوە لەلایەن ئەم کۆمپانیایانە تۆڕێکی مافیایی کە لە قازانجیان نییە خزمەتگوزاری تەندروستی گشتی گەشە بکە لە قازانجی ئەوان نییە خستەخانە گشتەکانی حکوومەت دەرمانی تیابێت لە قازانجی ئەوان نییە کە کارمەندانی تەندروستی بە گەرموگوڕیەوە بە موچەیەکی باشەوە بە گیرفانێکی پڕەوە لە خستەخانەکانە دەوام بکەن لە قازانجی ئەوانە نییە سیتیسکان و ئێماڕای لە خستەخانە گشتەکانە کار بکەن بەعکسەوە لە بەرژەوەندی ئەوایە کە خستەخانە گشتەکان بێ دەرمان بێت دەرمانی ئیکسپایری تیابێت دەرمانی کواڵیتی خراپی تیابێت کارمەندانی تەندروستی و پزیشکان هەردەم مۆن و تووڕەبن لەبەرەوەی کە موچیان امتیازاتیان ناتێت لە قازانجی ئەوانە کە سیتیسکانەکانی خستەخانەکان بشکێ ئێماڕای هیچ نەکە لە قازانجی ئەوانە بینایی کەرتی گشتی بڕوخێ و وێران بێ و ببێ بە کەلاوە و خستەخانەکان تەواو نەکرێ ینی جەنابەت چۆ مەسئلەی مەیدانی بکە لە کوردستانە سەتان پرۆژەی تەندروستی هەیە هی خستەخانەی گشتی و بنکەی تەندروستی گشتی تەواو ناکرێت گەندەڵی تیاکرێت پارەکەی ئەدەزرێت ئەمانە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە وەکو گوتم تۆڕێکی مافیایی لە کۆمەڵێک کۆمپانیا دەستی بەسەر کەرتی گشتی تەندروستیا گرتووە لە ناو وەزارەتی تەندروستی و لە ناو بەڕێوەبەرە گشتەکانە
لە قازانجی ئەم تۆڕە مافیایە نییە کە دەرمان و بودجە و خزمەت با بڵێن خزمەتی باش و کارمەندی پڕموچە لە خستەخانەکانە ئامادە باشی هەبێت. لە قازانجی ئەوایە بەعکسەوە کردی تایبەت گەشە بکات بودجێ حکوومەت کەم بێت هاوڵاتی ناچار بێت لە گیرفانی خۆیان پارە بۆ کردی تایبەت خەرجکە چکە بۆ خستەخانە تایبەتەکان هیچ چێ یعنی ئەگەر ئێمە بچین مەسحێک بکەین لە سەدا چەندی ئەو خستەخانە تایبەتانەی لە کوردستانە هەیە سەر بە حزبە سیاسەکانە سەر بە کەسانی دەسەڵاتداری ناو حزبە سیاسەکانن بە تایبەتی پارتی وێچێتی و لە جامی ئەمەیە قازانجەکە جا بە کورتی بەڵێ بودجەی حکوومەت کە تەرخان کراوە بۆ کردی گشتی تەندروستی زۆر کەمە و ستانداردە جیهانیەکان پێمان دەڵێت بەلای کەمەوە 10% بودجێ حکوومەتە بێت تەرخان بکرێت لە باشترین حاڵەتە بێ 15% باشەکە بەڵام لە کوردستانە بەڵێ کرایە بداخەوە بەڵێ بە کورتی خولەکێکمان ماوە دەتوانێت ڕاست بکرێتەوە یاخود چارەسەرەکە بۆ کەرتی تەندروستی چییە؟ دەبێت چی بکرێ بۆ نمونە دەتوانێت ڕاست بکرێتەوە؟ بەدڵنیایە بکرێت چاک بکرێت کاک حەکیم یعنی ئەمە با بڵێن علمی زەڕەن نییە یعنی ئەم کێشانەی کە کوردستان هەیەتی و هەرێمی کوردستان هەیەتی وەکو دکتۆریات باسی کرد ئێمە چەند پارێزگایەکین 6 ملیۆن کەسێکین یعنی وڵاتانی گەورەتر هەیە کە ئەم کێشانیان هەیە و ئەکرێ لێیانەوە فێربین ئەم شتانە ئەخوێنێ لە سەراستی جیهانە دکتۆرای لەسەرەکرێ ماستەری لەسەرەکرێ ڕۆژەی بۆ دەرخانەکرێ یعنی ئەمە شتێک نییە کە چارەسەر نەکرێت ئەوەی کە هەیە پێویستی بە نیەت هەیە نیەتێکی باش هەیە کە ئێمە سیستەمێکی تەندروستیمان هەبێ لە خزمەتی خەڵکی خۆمانە بێت لە خزمەتی هاوڵاتیان نابێت سیستەمێکی تەندروستی بێت بۆ چارەسەرکردنی نەخۆشی خەڵک نەک بۆ ئەوەی ئازار و معاناتی خەڵک زیادکە و لەسەر حسابی نەخۆشکەوتنی خەڵک کۆمەڵک بازرگان خۆیان دەوڵەمەندکردن و پارەکان بنێرن دەرەوە و ئیتر تەواو خەڵک تووشی نەخۆشیە بێت تووشی سیرەکانە بێ هیچ مشکلەیەک نەبێ بەلایەنەوە. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر کاتم زۆر کەمەوە بەس سەبارەت بە نەبوونی دەرمانیش نەخۆشخانە حکومیەکان چەندە گرفتی دروست کردووە کە دەرمانی پێویستنی هاوڵاتی نەخۆش بچێت لە دەرەوە بکرێت بێگومان لە نەخۆشخانە حکومیەکان ئەوەی کە هەیە بە خۆشحاڵیەوە لە حکوومەت عێراقی بەشێکی باش دەرمانەرێت تام دەقێش یعنی کە پێویستەیەکێ لەو خاڵانەی کە حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی علاقەیەکی زۆر پتەویان هەبێت لەگەڵ حکوومەتی عێراقیە چونکە تام دەقێش پشکی زۆر باشەنێن بۆ هەرێمی کوردستان بێگومان لە زۆری ئەو خەڵکی کە ڕۆکاتە کەرتی گشتی ئەوانە کە ئاستی دیاراییان زۆر مامناوند و یا خوار هەژارن لەبەرەوە کاتێک کە ڕۆکەنە نەخۆشخانەکان کە پشکنین نەبوو کە دەرمان نەبوو ئەو کاتە گرفتی بۆ دروستەکە ناچارە بێ ڕووکاتەوە کەرتی تایبەت ئەی چارەسەر چی بۆ دەرمانەکە دەرمانی قاچاق بێ ئەگەر ئەوە نەکرێت چی ڕوودا لە داهات و ئەگەر ئەم پرسە کۆنتترۆل نەکری دەرمانی ساختە و کوالتی خراپ و تەزویر لە بازارکانیێری بێگومان حکوومەت ئەتوانێت ئەمە چارەسەر بکات و دەسەڵاتداران ئەتوانن ئەگەر ئیرادەیەکیان هەبێت واز لە بەرژەوەندی مادەکانی خۆیان کە لە هەنێ لاوە دەستیانەکەێت لە بابەتی سلکی تەندروستیە ئەتوانە ئەم بابەتە چارەسەر بکەن ئەگەر چارەسەریان نەکرد هەر ڕۆژێک ینی زیاتر بخیانێت ئەم بابەتە ئەوان وەکو دوژمنێکوان بەرامبەر خەڵکی خۆمان چونکە کاتێکە تۆ دڵنیات کەم مادەیە لە بازاڕا هەیە و نەخۆشیش بەکارێنێ و زیانەکانیشی ڕوون کراوەتەوە خۆشیان تەکیت کەسانی نزیکیان هەیە کەم زانیاریانیان پێیات یعنی ئەمە جۆرێکە لەوەی کە کۆمەڵکوژی خەڵکی خۆ دەکەی ئەگەر چارەسەری ئەم پرسەنەکەی و من لەو قەنەعەتەم ئەوان زۆر یعنی شتەکەەوە قورس نییە و ئەتوانن چارەسەری بکەن بەڵام ئەوەیە ئیرادی ئەوێت ئەبێت کەسانی شارەزا و ئەکادیمی لە هەموو مەجالەکانە ڕاوێژیان پێ بکەن نەک تەنها پرس بە کادرە حیزبیەکان بکەن چونکە زۆر جار کادرە حیزبیەکان تەنها مەسلحەتی خۆیان یا حیزبەکەی خۆیانێت بەڵام کە پرسیان بە خەڵکی ئەکادیمی و شارەزا کرد لە خەڵکی مەدەنی بێگومان ئەو کاتە ئەوان ڕێگە ڕاستەکە و ڕێگە دروستەکان پیشانێن تا بتوانن بە باشترین شێوە خزمەتی خەڵکیان سپاس دەکەم زۆر سپاس بۆ دکتۆر دیار حەمید پزیشکی پسپۆڕی دەرمانساز زۆر سپاس دەکەم لە ستۆدیۆ لەگەڵمان بێتەوە دکتۆر گۆران عەبدوڵڵا دکتۆرە لە بەڕێوەبردننی سیستەمی تەندروستی جیهانی سوپاسی جەنابیشت دەکەین سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ